بینەرانی ئازیزی ئەنارتی سڵاو لە بەرنامەی ئەم شەوی تاوتوی هەواڵەکانە تیشکە خەینە سەر ئەو خۆپشاندانانەی کە ناوچەکەی گرتووەتەوە و لەو خۆپشاندانەدا کە باز لەوە ئەکرێ چاوی ئەوەی لەسەرەکە هێزە ئیسلامیەکان لە ناوچەکەدا تا ڕادێکی زۆر کۆنتترۆڵیان کردووە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش لە هەرێمی کوردستانە کە وا باسەکرێکە هێزە ئیسلامیەکان پشکێکی گەورەیان هەیە لە پشتیوانیکردن لە خۆپشاندانەکانی ناوچەکەدا بۆ میوانداریکردن و گفتوگۆکردنی ئەو تەوەرە میوانداری بەڕێز کاک ئەبوو بەکر کاوانی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان کردووە زۆر بەخێر بێ مامۆستا. مامۆستا وەک خۆت ئاگاداری کە تەوژمێکی گشتی گۆڕانکاری لە ناوچەکەی گرتووەتەوە تەوژمە تاوان لە بیدایەت ئەو ئاگاداری لە تونسەوە دەستی پێکردواتر تونس وە ناوچەکە تا ڕادەیەک لە ئێستا لەو قەیرانەدایە لەم تەوژمەیە هێزە ئیسلامیەکان زۆرە بینرێن بە تایبەتی ئیخوان لە میسر وا باسەکرێکە لە قاعیدە لە تونس و ببوورە لە لیبیا بە شێوکی گشتی لە یەمەن هێزە ئوسوڵەکان و لە هەرێمی کوردستانیشە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی سەرەکی پەنجەی ویان بۆ ڕاکێشرێکە بەشێکی سەرەکییان پێگەناوە لە پشتیوانیکردن لە خۆپشاندانەکاندا بە بڕۆی جەناب کاریگەری ڕۆڵی هێزە ئیسلامیەکان چییە لەم خۆپشاندانە و لەم ناڕەزایەتیانە بە تایبەتی لە هەرێمی کوردستان؟ بێگومان وەکو ناونیشان ئیسلامیەکان ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە سەرتاسەری ڕۆژشەڕی دیموکراسی و چرخەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستە چکم لە ڕووی مێژوویەوە ئیسلامیەکان زەرمەندترین کەس بوون لە نەبوون و دیارنەبوونی دیموکراسی و ستەمکاری ڕژێمەکانی ناوچەکە ئەوان ساڵهای ساڵ لە زیندانە شێدارەکان بە جۆرەها شێوە تەعزیب و ئەشکەنجە دراون سەرەتایەترین مافەکانیان لێزەوت کراوە ڕاوەدوون دراون ئازادی سیاسی و مەدەنیان لێزەوت کراوە بۆیە بەرژەوەندی ئەوان وەکو هێز و گروپی سیاسی و تەوژمی کۆمەڵایەتی ئەمە جگەلەوەی کە وەکو بەرژەوەندی گەلوونەتەوەکان لەوەیە کە گۆڕانی دیموکراسی بێ و ئەم سیستمە دواکەوتوانی ناوچەکە کۆتاییان پێبێ بۆیە لەو سۆنگەوە کە ئیسلامیەکان لە ژێر سای ئەو سیستمەیە یعنی بەهێزترین ئۆپۆزیسیۆن بوون و لە گۆڕانکاریەکانیشە پشکی سەرەکیان هەیە ئاساییە کە لە هەرێمی کوردستانیشە هێزە ئیسلامیەکان کە ڕەنگە درەنگتر دەرکەوتن وەکو هێزی کوردستانی لە ناوچەکەیە بەڵام ئەمانش لێرە هێزی سەرەکین لە ئەو خۆپیشاندانیانی کە ئەکرێ لە هەرێمە بەڵێ ببوورە باسیەوەکە کە زەرمەندترین هێز بوون یا پشکێکی زۆریان بەرکەوتە لە ناوچەکە ئیسلامیەکان بەڵام زۆربەی وڵاتانە تا ڕادیەک پەیڕەوی و شریعەتی ئاینی ئیسلامەکەن و خۆیان بە هەڵگری پەیامی ئیسلامی ئەزانن ئەوە لە سعودیا و لە یەمان ئەوە لە میسر ئەوە لە تونس لە وڵاتانە و هەتا لە هەرێمی کوردستانیشە لەسەر لە ڕابردووە ینی هەتا شەریع قانونەکان پشتی بەستووە بە بنەما ئاینیەکان ئەمە چۆن ئەمە تەزاروبە چۆنە بێ ئەگەر بە قسەی جەناب بکە باسەکەی کە پشکی زۆریان بەرکەوتووە هیچ ناکۆک نییە ئەو لێکدانەوەی لەگەڵ قسەکانی منە سەرنجام بەش لە ڕژێمەکان دیارە ڕژێمی علمانی دواکەوتوو بوون علمانێتێک کە دابڕاو بۆ لە دیموکراسی نەگەو علمانێتی کە لە خۆراوایە لەگەڵ دیموکراسی هەڵی کردووە سیستمێکی وەکو تونسی هەر بە دەستور سیستمێکی علمانی سەرکوتکەر بووە و ئیسلامی وەلانەوە سیستمەکانی تر سیستمی تێکەڵ بوون لە هەموو حاڵەتێکە ستەمکاری ئیسلامی و نائیسلامی ناسەپێنێ یەکێ لە ئامرازەکانی ستەمکاری بەکارهێنانی ئاینە وەک سەرچاوەیەک بۆ پیاکردنی شەرعەتی لەبەر چاوی خەڵکی سادەیە وەک ئامرازێ بۆ سندنەوەی ئەو قیەم و بەهایە ئەو سەرمایەش لە دەستی هێزە معارزەکان زوڵم ستەم بە ناوی ئیسلامەوە بکریا بە دەرەوەی ئیسلامەوە تەبیعیەمان بە ناوی ئیسلامی شەونەیان کردووە ئەوەی مەبەستیان بۆ بیسەلمێنن ئیسلامیەکان نوێنەری بەهای ئیسلامیەکان ناکەن ئەوەنە نیان مەبەستیان ئەوە نەبووە کە خۆیان بە نوێنەری هین بزانن بەس نوێنەریان خۆیان بە نوێنەری ئیسلامێکی فەرمی زانیوە ئیسلامیشان لە چوارچێوەی ئەو دۆ خەستەمکاری و دواکەوتوەیە وەک ئامرازێ بەکارهێنانەوە بۆ ڕەوایەتیەک بۆ سیستمێکی سیاسی کە هیچ ڕەوایەتێکی جەماوەری نەبووە چووکم سیستمێک بۆ بە دیموکراسی هەڵ نەبژێرەوە و ڕنگدانەوەی ئیرادە و خواستی هاوڵاتیانی ئەو وڵاتان لە ئێستاە هێزە ئیسلامیەکان کاریگەریان لە چی ئاستێکایە یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی کە دوو هێزی سەرەکین بەردەوام وەک ئەوە بینێن کە پشتیوانیەکی سەرەکیەکەن لە خۆپشاندانەکان ئێمە لە بیرمان نەچێ هێزە ئیسلامیەکانی کوردستان دیارە قەبارەی ئیسلامیەکان لە وڵاتانی تری خۆرهەڵاتی ناوەڕاستە زۆر گەورەترە لە کوردستانە بەڵام لە کوردستانیشە دوو هێزی ئیسلامی حساب بۆ کراو هەن کە پێگەی و جەماوەری خۆیان هەیە لانی کەم 400 بۆ 500 هزار دەنگ یا بڵم لە 15 بۆ 20 دەنگەکانی خەڵکی کوردستان لانی کەم لەگەڵایە بۆیە ئەمانە هێزی حساب بۆ کراون و لەم دوایشە ئەوەش سەلما کاتوانن تەکنیکی ئیشی هاوچەرخیش بەکاربێنن لە جوڵاندنی شەقام و مامەڵەکردن لەگەڵ هاوڵات
دەسەڵاتیانە و هەتا تۆزە تۆرە لە خۆساکردن بپرسم ئەتوانن شەقام بجوڵێن بەڵام ئەتوانن کاریگەریکی ڕاستە و خۆیان هەبێ بۆ دەسەڵات ناچار بکەن بۆی کە مل بۆ داواکاریانیان بە دارە ئیسلامیەکان بەتەنیانین ئیسلامیەکان بەشێکن لەو بزوتنەوە کۆمەڵایەتی و لەو بزوتنەوە ناڕازی کە لە ئەمڕۆی کوردستان هەیە ئێمە هێزێکی تری گەورەی ئۆپۆزیسیۆن هەیە کە بزوتنەوەی گۆڕانە واتە شەریکێکمانەیە کە هێزێکی علمانیە لە کوردستانە و شەقامێکمانەیە کە خەڵکی تێکەڵاوی تایە لە ئۆپۆزیسیۆن و لە خەڵکی تر و بە ئیسلامی و لیبرال و چەپ و جۆرەها شەیە واتە هێزی ئیسلامی هەیە هێزی لیبرال و علمانی هەیە و شەقام هەیە کە تێکەڵاوە لە هەموو شێوەیەک ئەمانە وە خەڵک هەیە لە ناویەکەتی و پارتیا کە ناڕازین لەو بارودۆخە و بە جۆرە لە جۆرەکان لە ئایندەیە تێکەڵاو بە هەوپەیمانێتێکی نیشتیمانی چاکسازیە بن بۆیە تەنها ئیسلامیەکانی لە مەیدانە ئەوان بەشێکن لەو هێزانەی کە داوای چاکسازی و گۆڕانەکەن لە کوردستان کاک ئەبوبەکر بۆک بینیمان لە سەرەتای خۆپیشاندانەکان طبعاً هەم لە ناوچەکە هەم لە هەرێمی کوردستان هەندێک تەوشمی تر دروست بوون مەبەستمانەوەیە کە پیاوانی ئاینی مامۆستایانی مزگەوتەکان بە شێوەیەکی زۆرتر ڕۆڵیان هاتەوە ناو کۆمەلگا ئەمە لەلایەک وەکو بەڕخنەیەک یان بە نێگەتیڤ باسەکرێت جاری کە ڕۆڵی ئاین بەسەر کۆمەلگەوە وە زیندووکردنەوەی ئەوەی پیاوانی ئاینی و قسەی پیاوانی ئاینی بەسەر کۆمەلگەوە لەلایەکی ترش باسەوە کرێکە نەخێر ئەمانە ئەتوانرێ لە کۆنەوە هەر ڕۆڵیان هەبوو کاریگەریان هەبووە بە بڕای جەنابە ئەمانە ئەم دەرکەوتنەوەی ئەم شەخصانە مەوەستم پیاوانی ئاینی و مامۆستایانی مزگەوتەکان و مەلاکان بە کوردیەکەی تا چەند کاریگەریە بێ بەلانی ئیجابی یان بە خراپە لەسەر پرۆسەکە من بڕوان بەوە هەیە یەکێ لە دیمەنە جوانەکانی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتی لەو ماوەیە ڕۆیدا بوونی مامۆستایانی ئاینی بوون لە پاڵ ڕۆشنبیرە لیبراڵەکان و چەپەکان و خەڵکی ترە یەکەمیان مامۆستایانی ئاینی یعنی توانیان بیسەلمێنن کە لە بەرامبەر نەعەدالەتیەک گەندەڵیەک خراپەکە کارهێنانی دەسەڵاتی هەیە ئەوانە توانێت پشکیانەبێ ئەوان مامۆستای ئاینین و هاوڵاتین و مەسئولیەتی زیاتریشیان هەیە لە هەمووی گرنگتر مامۆستای ئاینی بە جۆرێ هاتوۆتەوە ناو شەقام و خەڵک و هاوڵاتی کە هەڵگری قیەمی عەدالەت و ئازادیە یعنی بە مانایەکی تر یعنی بووە بە بەشێک لەو گەروانەی خواستەکانی خەڵک خواستەکانی قۆناغەکەی تەوژ بێگنێ پێچەوانەی تەوژمە گشتەکەی کۆمەلگا کە داوای چاکسازی و گۆڕان و عەدالەت و ئازادیەکە ڕۆڵیان ڕۆڵێکی گرنگە ئیجابێ بەڵام ئەمە نابێتە هۆی ئەوە کە خاڵێکی نێگەتیڤ بۆی کە پشتیوانی غەرب بەدەستبێنن بە بڕای جەنابە پشتیوانیکردنی غەرب لەم پرۆسەیە گرنگە یان ئەبێ پشتی پێ نەبەسترێ پێش هەموو شتێک ئەو شۆڕشە دیموکراسیانەی ناوچەکە کە لەم دوایان ڕویان داوە خۆشبەختانە هیچی بە پشتیوانی خۆر ئەوە ڕووی نەداوە بەڵام لە بینیمان لە لیبیا هەمویان هەڵقڵاوی ناو کۆمەلگاکان خۆیان بوون ژان و جوار و کێشەکانی کۆمەلگاکان ببوورە گەیشتە قۆناغێ بەڵام خۆر ئاوا کە زانی گۆڕانکاری بەڕێوەیە دیارە دەست لە هاوپەیمانە کۆنەکانی بەرەدا چکمە و گرەوی لەسەر کەس ڕەنگە ئەمە لە میسر و لە تونسا ڕاست بێ بەڵام لە لیبیا ئەگەر هێزەکە غەربیەکان لە واتە دەستی دەرەکی نەبووایە قەزافی ئەوەی کە بە قەزافی کرا ینی ناکرانی ناتوان هێزە شۆڕژگەڕەکان بتوانن کۆنتترۆل یان لە بەرامبەر قەزافیە بن قەزافیە لە ڕەنگە لەمەی ئێستا زۆر تونتر بەکاری بێنایە بۆ ئەمان ڕوانێکی خۆشبەختانە خۆر ئاوە پشتیوانی لە هەموو ئەو گۆڕانە دیموکراسیاکە کە گەلەکان خۆیان ئەو گۆڕانیان بەدیهێناوە لە مەسلەی لیبیاشە خزمەت بە ئێماکات و دیسان بڕبڕی پشتی بزوتنەوەی چەکداری و بەڵستکاری و بزوتنەوەی ناڕازی ئێستای لیبیا ئیسلامیەکانن و زۆر جار قەزافی تاوانباریەکردن کە ئەمانە ئەلقاعیدەن و ئڕابین و ئەوانە دوێنە جۆرماکەین لە لیبیاوتی یەک چەکداری قاعدە لە ناو بزوتنەوەکانە نییە کەواتە ئێستا مەسەلە ئەو نیە ئیسلامیەکان نوێنەرایەتی و ڕابەراتی بزوتنەوەکەکەن یا خەڵکی تر بەڵکو میهمەوەی ئەو بزوتنەوەی ئیسلامی هەڵگری چ داواکاریەکە هەڵگری داواکاری چاکسازی و دیموکراسیە یاخو هەڵگری دژایەتی خۆر ئاوا و چەک و عنف و دژایەتیکردنی دیموکراسی ئێستا بزوتنەوەی ئیسلامیەکان بەشێکن لەو شەپۆلە لەو تەوژمە لەو داواکاریە بۆ دیموکراسی لە ناوچەکان بۆ کۆتاییهێنان بە زمانی ئەوە چییە کە مەسەر ئەم هێزە ئیسلامیانە لە داهاتوە کاونەکە گەشت نەدەست دیعایان هەوڵ بۆ دەوڵەتێکی ئیسلامی نادەن پێم وایە ئێمە ئێستا لە قۆناغی دوای دەوڵەتی ئیسلامیین ئیترێمانەوەیەکی نوێی ئیسلامی و جیلێکی نوێی ئیسلامی و حیزبێکی نوێی ئیسلامی لەدایک بووە ئەو ئیسلامی ڕۆیشت لە ڕێی پۆلیسەوە سەرپۆش بەسەر ئافرەتا بسەپێنێ و لە ڕێی کۆمەڵی دام و دەستگای دەوڵەتەوە بە ناوی شریعەت و ئەمجارشتەوە حکومکە ئیسلامی ئەمڕۆ ڕەمزە بۆ دیفاعکردن لە بەهاکان و قیەمی خێزان
بۆ کۆمەڵی ئەخلاقیاتی گشتی بۆ ئەوەی پێمان بڵێ یعنی عدالت پرەنسیپێکی ئیسلامی ئەبێ جێبەجێکین ئازادی پرەنسیپێکی ئیسلامی ئەبێ جێبەجێکین ئەگەر یەک تۆست قسەکەم تاواکەی ئاماژەیە بەوەی کە ئێمە ئەبێ ڕێز لە هەویە و ناسنامەی ئیسلامی کۆمەلگاکەمان بگری بەوەی کە لە کاتێکە سیاسەتە گشتەکاندا ڕێژین لە کاتێکە قانونەکانمان لە پەرلەمانەکاندا ڕێژین ئاگامان لەوە بێ کە هەویەی دینی و حەزاری ئێمە ئیسلامە مسلمانێتە بۆی کۆمەلگا قانون دام و دەستگا و دادگا نەکەوێتە لایەکەوە و ویژدانی خەڵکی بکەوێتەوە لە جۆرە لە نێوان هەماهەنگی لە نێوان دام و دەستگاکان و کۆمەلگا و تاک و ویژدانی بەڵام لەگەڵ ئەو هێز و لایەناناچی ئەو خەڵکە جەماوەرایەکی کە بڕوان بەوە نییە کە تا ڕادێک بنەمای سەرەکی قانونەکان و بەڕێوەبردننی وڵات ئاین بیکە یان سەرچاوەکەی لە شریعەتی ئای ئیسلامیەوە بێ ئەو کاتە کە بۆ ئەتوانم ڕوونتر پرسیارەکەکەم زەمان چییە کە بۆ یەکگرتووی ئیسلامی یا کۆمەڵی ئیسلامی لە هەرێمی کوردستانە کە هاتنە سەر دەسەڵاتیان گرەدەست ئەوانی کەیانەوێت ئەو ویستانی کە ئەیانەوێت لە ڕێگەی هێزەوە یا لە ڕێگەی قانونەکانەوە بەسەر خەڵکیا بسەپێنن وەک چۆن هەنێک جار باسەکرێت کە ڕەنگە وەکو کۆماری ئیسلامی ئێرانی لێ بکرێ یان نزیکتر بڵێن وەکو پاکستان و ئەفغانستانی لێکرێت کە ڕەنگە ئەم ترسە هەبێ ئێوە چۆن ئەم تێڕوانینە لە لای خەڵک ناهێڵن بەڕێزم لە ئەفغانستانیشە شەڕی ئیسلامیەکان دژی ئیسلامیەکانە واتە جیاوازی لە نێوان دوو فۆرمی ئیسلامیە لە عێراقیشە ئێستا بەشێکی باش لەوانی لە ئەفغانستانە دەسەڵاتدارن کۆنە مجاهیدەکانی ئەفغانستانن کە ململانیان هەیە کە دیارە هاوپەیمانی ئەمریکا ململانی هەیە لەگەڵ تالیبانە لە عێراقا ئەوانەی بەشێکی باش لەوانەیە لە عێراق حکومەکەنی ئیسلامیەکانن کە ململانیان هەیە لە نێوان کۆمەڵی ئیسلامی تر کە بڕوان بێڕهاب و توندوتیژ و تۆقاندن هەیە جارە لە هەرێمی کوردستانە مەسەلەی حکومی ئیسلامیەکان جارێ هەر زۆر دوورە یعنی هیچ حکوومەتێکی ئیسلامی دەوڵەتی ئیسلامی لێ ناکەوێتەوە ئەگەر بە شۆڕشی ئیسلامیات تێنەپەڕی بێ ئێمە لەبەردەم ئەگەری شۆڕشی ئیسلامیانین لەبەردەم ئەگەری شۆڕشی دیموکراتیاین ئێمە داوای چاکسازیەکەین لە وڵاتەکەی خۆمانە واتە گۆڕانکاری لە چوارچێوەی وەزعی مەوجود پرینسیپەکانی وڵاتەکەی خۆمان ساوابەتی نیشتیمانی بە هاوکاری لەگەڵ هێزەکانی تر لەبەرەوە تۆ بە هاوکاری لەگەڵ هێزەکانی تر کە حکوومەت پێگەیەنی ئەبێ ڕێکەوتنێکی سیاسی هەبێت کە لە دەستورێکا بەرجەستا بێ ماف و ئازادی هەموو دابینکە بۆیە ئەو مەترسیە لە گۆڕێنانیە و ئەو پرسیارە کۆن بۆ بەڵێن بۆ شۆڕشە دیموکراتی کە جەنابە باستێکی تا چەند غەرب یا ئەمریکا بەورتر لە هەرێمی کوردستانە پاڵ پشتیەکە لێرەش خەڵک ڕژایە سەرجادا خەڵک کوژرا و برینداری هەبوو و زیاتر لە 2 مانگ لەسەر شەقام بوو ڕۆڵی ئەمریکا بۆ دابینکردنی ئەو دیموکراسی کە جەنابە باسیەکەی چی بوو ئایا پەیامێکی مباشیری هەبوو بۆ هێزە ئۆپۆزیسیۆنەکان بۆ جەماوەر بە بڕای جەنابێت یعنی ئێمە بارودۆخی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە ئەمریکا تایبەتمەندی ئەوەیە دەوڵەت نییە مەبەستمەوەیە تەبیعی لە پەیوەندی بە سیاسەتی ئەمریکاوە تایبەتمەندی خۆی هەیە دەوڵەت نییە لە چوارچەوەی بارودۆخی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەیری کوردستانەکەن ئەمریکیەکان پرەنسیپێکی گشتیان هەیە بۆ کوردستان و عێراق و هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە دژی بەکارهێنانی توندوتیژین دژ بە هاوڵاتیانی سیڤیل و مەدەنی خۆپیشاندان مافێکی ڕەوای خەڵکیە داوا لە دەسەڵاتداری ناوچەکەکەن کە ڕێز لە ماف و ئازادە مەدەنیەکان و هاتنە سەرجادە و خۆپیشاندانی ئاشتی خوازانە بگرن ئەمە پەیامێکی ئەمریکایە بۆ سەرجەم دەسەڵاتەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست بە کوردستانیشەوە ئەمریکیەکان لەو بەو جۆرە چوونە لای یەکێتی و پارتی هاتون بۆ لای هێزە ئۆپۆزیسیۆنەکان ئەم پرەنسیپانەیان دووبارە کردوتەوە پێشیان خۆشە ئەمریکەکان بارودۆخ لە کوردستانە نەگاتە ئاستێکی ناخۆش و لە ڕێگای دیالۆگ و گفتوگۆ ئەوەخیری گفتوگۆکەمان بەوە کۆتایی بێنم باز لەوە کرێ کە ئایندەی هێزی ئیسلامیەکان لە ناوچەکە ڕوون نییە بە هەرێمی کوردستانیشەوە واتە هەرچەند جم و جوڵ بکەن هەرچەند ناڕزایەتی دەربڕن بەڵام لە ئەخیرا ناتوان بگەنە ئەو مەبەستی هەیە واتە ئایندەیەکی ڕوونیان نییە لە هەرێمی کوردستان لە ناوچەکە ڕوون لەوەی کە بتوان بگەنە دەسەڵات بتوان کە ئەوەی کە لە بەرنامەیانە هەیە جێبەجێ بکەن تبعی بەرنامەی ئەوان چییە؟ بەرنامەی ئەوان چاکسازی ئێستا بەرنامەی ئەوان ڕزگاربوونە لە بارودۆخێکی نائاسایی ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستانە سیرکەین ئیسلامیەکان پرۆژەیەکی جیاوازیان لە گۆڕان و لە شەقام و لە ئیسلاحخوازەکانی ناو پارتی وێکێتی نییە کە کۆمەڵی خاڵە هیچی باسی مەسەلەی ئەجێندای ئیسلامیەکان نییە هێزی پێشبەرگەی کوردستان بەدام و دەستگای بکرێ ئاسایش بەدام و دەستگای بکرێ بوودجە ڕوون بێ ماف و ئازادەکانی خەڵک خۆڵ بێ حیزبەتی لە ناوچەکدا بکرێتە دەرەوە دام و دەستگاکانی خوێندنی باڵا دەرکرێت لە ئەمە کۆمەڵی خەڵک تەبیعی ئیدعایەکەن لە ئیسڵا بەڵام خەڵکێک لە ناو دەسەڵاتی شەهەیە و حیزبەکان بڕوایان پێێتی یعنی ئەجێن
ئەجەندای ئیسلامیەکان ئەجەندایەکی نیشتیمانی سیاسی گشتیە کە لەگەڵەوەکانی تر یەکەگرێتەوە هەر کەس بە هەناسە و ئوسلوبی خۆی دیفاعەیە. کاک بەڕێز ئەبوو بەکر کاوانی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر سپاس بۆ میاندارەکەت. بینەرانی خۆشەویستی NRT تاڵقێکی تری بەرنامەی تاوتوێ خواتان لەگەڵ.